لە ئیسلامەتیدا ئەگە تەماشا بکەی ئەوەندە ڕێز لە ئافرەت گیراوە کاتێک دەبێتە خێزان. خەمە نیزاممان هەیە ئەو هەیە دایکە کچە وا خێزانە هەمووی تەقدیرە هەمووی ڕێزە هەمووشی ئاەت و حەدیسی لەسەر هەیە. خوای گەورە فەرمێ ئەو دووشتە لە مابەینی خۆتان دروستکەن لە زەواجدا وەجەعەلە بەینەکم مەوەدەتەن وەڕەحمە ئێوە بێ خۆشەویستی و هەروە بێتۆ سۆز و بەزەیی لە بەینتاندا هابی واتە هەموو کەسێکە بێ خێزانی خۆی خۆش بێ وەزجیشی پێ بستێ. هن لباس لكم أنتم لباس لهن إيوة جلو برق اللو يكتري دا فوشن عيب عاري يكدا فوشن بجلو برق إنسان زوان أبي خوي كشغك أوز أخوا فيه فرمي وعاشروهن بالمعروف فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. ده فرمي إيوة معاشرين لقرب كان بتشاك استازور خلق يا سيرت بيدي لقر خيزاني خرافة يعني ما مستا ضل عائلة من مال ما تيكسو بس بيمري له خرابي كابرا يعني وخطابم لقر آفرتكانية لقر